هێوارەتان باش خەڵکی کوردستان، هیوادارم لە هەر کوێ هەن شاد و بەختەوەر و کامەران بن. هەڵبەتە ئێمە ئەزانین دەنگی ئێمە لە چوارچێوەیەکی داخراوە بۆ هەندێک کەسی تایبەت دەڕوات و لە ڕووبەری میدیایەکی گەورەوە بەدەستی هەموو خەڵکی کوردستان ناگات و خەڵکی کوردستان ڕۆژانە سانیە دەقیقە نییە کە بە دەیان مەسمیدیای گەورەوە بۆمباردمانتی زەهنیەتی نەکرێن و بیریان بۆ دروست نەکرێت و مێشکیان پڕ نەکرێت لە مەسائلی قیزەون کە نەتوانن تەشخیصی شتی دروست لە نادروست بدەن. بەڵام ئێمە وەکو وەزیفەی مێژووی خۆمان وەکو ئەوی کە ئاشیف بکرێ بۆ مێژوو بمێنێتەوە سەبارەت بە قەزایای کوردستان دەبێت بدوێن لەگەڵ خەڵکە خۆمانە و تا بەڵکم بتوانین ڕۆشنکەرەوەی ڕێگایەک بین کە لە داهاتوویەکی نزیکتریشە خۆمان تووشی ئەم قەیرانە نەبین، لە هەمان کاتتا بتوانین ئەم بزافە و ئەم ڕاپەڕێنەی خۆمانە سەقامگیرکەین و بتوانین بەرەبەرە خەڵکی کوردستان بێنینە سەر ئەم قەناعەتە. پێشووتر ئارستان کەم کە ئەم ساحەی سیاسی کە ئێمە تیا قسە ئەکەین لەلایەن ئیدەیەکەوە زەوت کراوە. ئەم ئیددا بە پرۆپاگاندای زیرەکبوون، سیاسەتمەداربوون، تێگەیشتووبوون بە بۆینباخ و کراواتەوە بە مەدرەکی تەحسیلیەوە ئێوە تەماشا بکەن. زۆربەی ئەوانەیە کە خۆیان دەپاڵێون دەبێت شەهادەیەکی دکتۆرا و شەهادەی دکتۆرایان لە پشتا بێت و کەچی سەرزەمینی ئێمە وڵاتی ئێمە و نیشتمانی ئێمە بەدەست ئەمانەوە هەرکاولە و هەرکاولە و هەرکاولە. هەر بۆیە باشە ئێمە سەبارەت بەم مەسائلانە بەباشی بزانین. ئێمە پێشووتر سەبارەت بە کوردستان و سەبارەت بەو بەشەی کوردستان کە مستعمەرەی عێراقە بەحسمان کرد و وتمان کە پارتی دموکرات لە دەسەڵات لا دەدرێت. ئەنجامیە انتخاباتە تا ئەم دەقیقەیە خەریکە ئەمە ئێژێر کە ئەو ناتوانێت دەوڵەتی حەلیمی کوردستان بە تەنهایی دابنێت. ئێمە نامانەوێ ئەم جارە لەسەر بزافی خۆمان قسە بکەین. دیسانەوە دەستخۆشیەکەین لەو بەشە لە جەمعیەتی کورد و خەڵکی کوردستان کە بەشداریە انتخاباتەی نەکرد و پێشووتریش بێژم ئەوانەی کە پێیان وایە وەختی دەڵێی بایکۆت بە معنای ئەوەیە کە تۆ لە پرۆسەی قانون تۆ لە پرۆسەی دموکراسیە بەشداری ناکەی و ئەمە زەرەرێکی گەورەیە و تۆ دەیدۆڕێنی لەبەرەوەی ئەمانە هەر حکوومەت تشکیلەدەن ئەوە زەمانێکە کە تۆ دەستت بۆ سەربەخۆیی نەبردبایە و خەڵکی کوردستان لە خیاڵی خۆیانە شۆڕشیان بۆ سەربەخۆیی و بۆ دەوڵەت کردبوو و ئەو بەهایی کە دابوویان بۆ دەوڵەتیان دابوو. بۆیە ئەوانەی کە ڕۆشتن لەو ڕێفراندۆمە کە پارتی دموکراتی کوردستان بە مزایدە کردی و ویستی سەربەخۆیی فاسد بکات دەنگیان دابوو، بڕوایان بە دەوڵەتە کوردی هەبوو، نەڕۆشتن دەنگیان نەدا و دەنگەکەی خۆیان ئیبتاڵ نەکردەوە. بەڵام ئەو ئیسلاح سیاسیین و ئەحزابی کوردستانە کە هەمیشە داردەست بوون، کامیشە خائین بوون، ئەو جار خیانەتەکەی خۆیان دیسانەوە سەلماندەوە ئێنە سەر ئەمانە. پس بایکۆتکردن لەلایەنی خەڵکی کوردستانەوە ڕێفراندۆمی ئەسڵی بوو بۆ سەربەخۆیی و ئەوانەی کە بەشداریان نەکرد ویستیان هەبوو، ویستەکەشیان دەوڵەتە کوردی بوو کە بەداخەوە لە نێو ساحەی سیاسی کوردستانە وا دیارە لەلایەن سیاسەتمەد هەرهەنەوە نوێنەری نییە و بۆیە دەنگی ئەوان خامۆشە و نابیسرێت و قسەی قەبەقەبە و دموکراسی بازی و گەلبازی و خەڵکبازی لە زاری ئەم فاحشەهای سیاسیە نابڕێتەوە. ئێمە دەبێ بین ئەم پرۆسەی ئەمان بە ناوی یاسا باسی ئەەکەن باسیکەین بۆ خەڵکی کوردستان چون خۆیان باسی ناکەن و ئێمە باسی ئەەکەین تا خەڵکی کوردستان بزانن ئەمانە چەند قێزەون و چەند درۆزن و چەند بێ ئەخلاقن. دەبێ بزانن ئێوە دەبێ بزانن نوێنەرانە دەوڵەت لە هەموو جێگەیەکی دنیا لەسەر بنەماهای ئەخلاقی ئەوەستن، شعارەکانیان بۆ هەڵبژاردن شعارهای ئەخلاقیە، هەر لە ئازادیە و هەر لە بەرابەریە و هەر لە عیداڵەتەوە، ئەمانە شعارهای ئەخلاقین. تۆ لە هیچ کوێ دنیا سیاسەتمەدارێک نامێنی بە قێزەونی و بە درۆزنی و بە کڵاوچێتی و بە ساختەچێتی و بە دزی و بە خیانەتەوە بێت دەسەڵاتەوە دەست بگرێ. ئێوە دەبێ بزانن
ماجەرای واتەرگەیت لە ئەمریکا نیکسۆنی دا بە عەرزە و نیکسۆن ئستیعفای کرد یاک ڕسوایی. بەڵام خۆ لەم مەناتقی ئێمە کابرا حتا ڕسواتر و درۆزنتر و خوێڕیتر و خۆفرۆشتر بێت مەرخوبترە وا دیارە لە ڕوو ناچێ. من پێشووتر عەرزە خەڵکە کوردستان بکەم تەواوی ئەوانەی کە سەوادی خوێندنیان هەیە بڕۆن یەک کارکەن، بڕۆن دەستوری عێراقی زەمانی حیزبی بەعس بێنن لەگەڵ دەستوری عێراقی فدراڵی ئێستا داینێن بیخوێننەوە، حدەئەقل بۆ ئێمەی کورد بیخوێننەوە. ئەوڵەن با پێتان بڵێم ئەم دەستوری فدراڵیە لەگەڵ ئەو دەستورەی سەدام حوسێنە تەقریبەن فەرقێکیان نییە بێجگە لە یەکشت. حکوومەت لە کاتی سەدام حوسێنە سنتراڵ مەرکەزیە، ئێستا فدراڵیە. بەڵام ئەو مافانەی کە بۆ کورد باسیەکە سەدام حوسێنیش دەڵێ زمانی ڕسمی عەرەبیە و زمانی کوردی حەقی تەدریسی هەیە و عێراق پێکهاتەیەکە لە دوو میلەت، دوو ناسیۆنالیزم، ناسیۆنالیزمی عەرەبی و ناسیۆنالیزمی کوردی. ئەمە دەستورەکەی سەدام حوسێنە. هەرواکە دەستورەکەی سەدام حوسێن و حیزبی بەعس پارێزگاری لە یەکڕیزی خاکی عێراقە کرد. ئەم دەستوری فدراڵیشە پارێزگاری لە یەکڕیزی خاکی عێراقەکە. لە ماددەکانی 109 مەقاماتی دەوڵەتی فدراڵ مۆوەزەف ئەکا بۆ پاراستنی یەک پارچەی خاکی عێراق. ئێمە وەختی خۆی وتمان ئەگەر ئێوە بۆ سربەخۆیی بۆ کیانە کوردی بۆ دەوڵەتی کوردی قیامتان نەکرد، مەسئولیەتی تەواوی کیمیابارانەکان، ڕەشەکوژیەکان، خۆکوژیەکانی دوای ئاشپەتاڵ، ئەنفال، کاولکردن لادێکانە کوردستان لە ئەستۆی هێزە کوردیەکانە لە دەوڵەتە مەرکەزی عێراق. چون ئێوە ساڵی 2003 خۆتان ڕۆشتنەوە عێراقتان دامەزراند و لەگەڵ دەستورەکەی سەدام حوسێنە فەرقێکی ئەوتۆ نییە، بێجگە لەوەی کە ئێوە خۆتان و بنەماڵەتان و تفەنگچیەکانی دەوروبەرتان کەوتنە سەر خانی غەنایم و غەنائیمتان دەستکەوت و کوردستان و عێراقتان وەکو غەنیمەت کە دەسیر کرد و تاڵانتان کرد. ئۆکێ، ئاغای مەسعود بارزانی بە ئیستناد بە بەند یەک قانون ئەساسی فدراڵەوە کە دەڵێت قانونە ئەساسی و دەستورە فدراڵە عێراق زەمانەتی یەکڕیزی و یەک پارچەی خاکی عێراقە، لەبەر ئەوەی موچەی بۆ نەهاتکە و لەبەر ئەوەی قەیرانی هەس دێت بەرگی ڕفراندۆم بەرزەکاتەوە. ئێمە وتمان مەسئلەی سربەخۆیی ئاغای مەسعود بارزانی و پارتە دموکرات و بنەماڵی فاسد بارزانی مەسئلەی ئێوە نییە و ئەحزابە فاسدە کوردستان و سیاسی و نەفاسدە کوردستان. مەسئلەی سربەخۆیی چمکێکە فاسدی مەکەن، چمکەکە فاسد مەکەن، با خەڵک تەکان با بە سربەخۆیی بۆ خەڵک پیرۆز بێ. ئەمە کاری خەڵکیە، کاری میلەتە و بێڵن میلەت بیکە. ئێمە وتمان ئێوە مزایدەی پێکەن، بازرگانی پێکەن. فەورەن کەرکووکتان لەسەری دانیا، هەم ئێوە و هەم یەکێتی. کێشان خوارد بوو بەدەست کەرکووکەوە نەتان نەزانێت چ فێ بکەن. کەرکووکتان دانا لە دادگاهە فدراڵە عێراقا حکم سادر کرا کە ئەنجامی ڕفراندۆمەکەتان باتڵە، قەیرە یاساییە، یاسایی نییە. ئستناد ئێوە بە بەندی یەکم قانون ئەساسی و دەستوری عێراقی باتڵە و بەندی 109 ڕەفزی ئەکاتەوە. لە هەمان کاتدا کە ئێوە خۆتان پێشێلکاری یاسا و دەستوری عێراقی بوون، ئێوە هەمووتان لەم ئینتخاباتانەوە هەر بە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوتانەوە هەر بە پارتی و یەکێتیتانەوە دەستورتان بوو. ئێستش مایکرۆفۆنتان نزیکەکەنەوە هەندێک قسەی تکراریتان پێ پیرەژنەکانی کوردستانی شەیزانێت. بەڕاستی دەبێ یەک ڕیز بین و بەڕاستی دەبێ یەک دەنگ بین و بەڕاستی دەبێ لە بەغدا بوو مافەکانە من ماقام ماف. مەسەڵەن تۆ یەک ڕیز بیت و یەک دەنگ بیت و ئەوان ناچیەکی لە بەغا. دەستوری فێدراڵی عێراق چی بە تۆدا؟ تۆ وەکو تاقم و گروپ لە کوردستانە دەستوری عێراقی جێبەجێ نەکردو. یەکێک لە مەفادی دەستوری عێراقی کە تۆ جێبەجێ نەکردو ئەمەیە تۆ هێزی میلیشیای حیزبیت هەیە
و ئەمە نایاساییە ناقانونیە لە دەستوری عێراقی و دەستوری فدراڵی عێراقا بۆ تۆ تەبین کراوە بە عنوانی منتەقەی فدراڵ ئەتوانی پۆلیست بێت دەستگای ئەمنیت بێت وە گاردت هەبێت نە هێزی میلیشیای حزبی ئەویش لە ژێر نەزەری دەوڵەتی فدراڵە کەواتە دەوڵەتی فدراڵ پێکی دێنێت فەرمان لە دەوڵەتی فدراڵ ئەگرێ نە لە سەرۆکی حیزب نە لە ئەندامان و مەسئولینی حیزبی کەواتە ئەو کارەی تۆ کردکتە و ئەو هێزەی کە تۆ دروست کردە هێزێکی میلیشیای نایاسایی درۆزنانەی یاسا پێشێلکەرە و ئەمە پێشێلکردنە دەستور و یاسای عێراقی ئێوە زۆر لە بەندەکانی یاسای عێراقتان جێبەجێ نەکردووە کە حکوومەتی مەرکەزی عێراق و حکوومەتی فدراڵی عێراق مستەلزم ئەکات بە ئەهرومی ئابووری سیاسی و نظامی و عسکەری بەرامبەرتان بوەستێ دەڵێت ئەگەر هەڵە نەبم بەندی 107 یاسای دەستوری فدراڵی عێراق ئەڵێ دەوڵەتی فدراڵی بۆ پاراستنی یەکپارچەی و یەکڕیزی خاکی عێراق ئەتوانێت لە ئەهرومی سیاسی نظامی و اقتصادی کەڵکوتکرێ کەواتە لە کاتێکە کە تۆ سەدان بەندی دەستوری عێراقیت لە کوردستانەوە پێشێل کرد زۆر بەباشی دەوڵەتی عێراقی و دەوڵەتی فدراڵی عێراقی ئەتوانێت سزای اقتصادیت بە تۆ لە کاتێکا کە بازرگانی نەوتەکەی بەدزیۆ تۆ لە کاتێکا هێزی میلیشیات دروست کردووە بەدزیۆ تۆ لە کاتێکا ئیجازەت نەدابوو بە شارۆمەندی عێراقی بێت لە خاکە کوردستانە مڵکی هەبێت و ئەمانە هەمووی لە دەستوری عێراقیە دانراوە کام عێراق ئەو عێراقەی تۆ دروست کرد تۆ ئیمڕۆ ناتوانانی بێی من متتەهەمکەی کاتێک خەریکم شرۆڤەی ئەم دەستورە ئەەکەم کە تۆ کوردستانی تو منی دەوڵەت خواز ئێستا خەریکم دەستورەکەی تۆ شرۆڤە ئەەکەم و کێزەونیەکەی تۆ باس ئەەکەم و ئەو دەستورەی تۆ ئیمزات کردە و تۆ خستە گشت پرسی و تۆ برتەبەرە و تۆ شانازی پێەکەی بەرهەمی عێراق چێتی ئەکاتەوە و پتەوتری ئەکاتەوە کەواتە تۆ وەکو کوردێکی عێراقی وەختی حەقت هەیە لە بەغا زەوی بەرە بکڕی بەغایەک حەقی هەیە لە کوردستانە زەوی بکڕی ئەمە تەبعیزە ئەمە دیسکریمینەیشنە ئەگەر تۆ نەهێڵی عەرەبێ وابکە ئەم دەستورە تۆ دادنیاگە ئەم دەستورە تۆ بە خەڵکی کوردستانت فرۆشتگەسەوە ئەم عێراقی بوونە تۆ هاوردەکتە تۆ ڕوویت حکوومەتی داڕزاوی نەماوی عێراق دروست کردەوە تۆی یەکێتی تۆی پارتی تۆی سیاسەتمەداری کوردی کوردستانی مستعمەرەی عێراق ئێستەتی دەستورەکەی بۆ خەڵکی کوردستانی عێراق ئەڕۆیتە بەغا چی مستەوگەرەکەی و لە هەمان کاتدا تۆ پارلەمانێکە لە کوردستانی عێراقەوە تعریف کردوێتەوە ئەم پارلەمانە دەستوری نییە پاش ئەم پارلەمانە چکارەیە ئەم پارلەمانە یاسا لەسەر چ بنەمایەکۆ داڕژێنی یاسا لەسەر بنەمایی دەستوری عێراقی دایڕژێنی آخر ئەمە چۆن ئەبێ وابێ تۆ لە کاتێکە 6 نوێنەر لە پارلەمانی عێراقی هەیە یعنی تۆ 6 نوێنەری کوردە هەناردووەتە پارلەمانی عێراقی پارلەمانی فدراڵی عێراقی ئەوان لەوێ یاسا جێبەجێ ئەکەن تۆ لەسەر بنەمای ئەو یاسای ئەوانەت هەیە لە کوردستانەوە یاسایەکی تری جێبەجێەکەی چۆنە گەشتیوە ئەمە ئەکریا زمانی تۆ نوێنەر لە مەجلیسی عێراق نەبووایە قانون لەوێ تەسویب بووایە باتایە کوردستان بوو تایە نەدیتی کوردستان تۆزێکی فەرقە تەناقوزی نییە بەڵام هەندێک مەسەڵەن ئەگەر غرامە لە بەغا 100,000 دینارە لە کوردستان 50,000 بێ بەڵام تۆ لە کاتێکە 6 نوێنەری کوردە لە پارلەمانی عێراقیە دەنگیانداوە بە 100,000 دینار غەرامە لە بەغا تۆ چۆن دەتوانیت لە کوردستان بکەیت و 50,000 تۆ ئەم پارلەمانە درۆزنەی لە کوردستان دادناوە بێ دەستور خەریکی چییە لەسەر بنەمای کام بنەڕەتەوە کام دەستوری بنەڕەتیەوە خەریکە یاسادانێت مافی نییە تونە هەواڵ تونە دەی ئەگەر تونە چۆن خەریکن خەڵکە گەوجنن
کورە ئێوە هەموو شتێکتان جۆکە، هەموو شتێکتان جۆکێ و جۆکی فاجعانی و مشتێ دەڵە دزی درۆزنن خەڵکی بەدبەختیش کورە بابا ئەوەندە سادە و ساکار نییە ئێوە گەوجاندتان بەم میدیا یەک مشت درۆزن بە ناوی خوێندکار و بە ناوی قەڵەم بەدەست و بە ناوی ڕۆژنامەوان و بە ناوی ڕووناکبیر و بە ناوی سیاسی لە کوردستانی مستعمەرەی عێراقە خەریکن خەڵکە گەوجنن گشتیان بە یەکەوە. ئۆکەی تۆ هەڵبژاردن لە منتەقەیەکە کە 2 میلیشیای حیزبی مەوجودە چۆن دەکەی؟ یاسک گیرە ئێستا پارتی دموکراتی کوردستانی عێراق پێشووتر ئەگە 38 کورسی هاورد بوو ئێستا 25 هاوردووە 5 کورسی بە هاوردایە. پاراستنی لەبەردەسە، پۆلیسی لەبەردەسە، هێزی پێشمەرگەی لەبەردەسە. مەسەڵەن تۆ چ کارەی لەوێ؟ ئەوە گیرام ئاغایانە هاوپەیمانی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و نەوەی نوێ ئەوە گیرەم ئێوە تەواوە کورسیەکانە پارلەمانتانوە دەسووی. مەسەڵەن لە کوردستان چیەکەن؟ زەمانەتی ئیجرا و هێزی ئێوە بۆ تەنفیزی بەرنامەجدەکانتان چییە؟ چییە؟ 2 هێزی بە قووەتی میلیشیایی وانەوێ دێ بۆ خەڵکەوەنە انتخابات. ئێوە کە ئەزانن چاریان ناکەن بۆ خەڵکەوەنە انتخابات مەگەر ئێوە کارتێکی ترتان بەدەسەوەبی. ئەو کارتە کامەسە؟ داوا لە حکوومەتی مەرکەزی عێراقەکەن کە هێزی نظامی بێنێت ئەم میلیشیانە چەکە. مەگەر ئەو کارتەتان بوێت دەی ئەتوانن لە ڕێی یاسایی و کاری وا بکەن. ئێوە بە من بڵێن چۆن لە منتەقەیەکە کە 2 هێزی میلیشیای چەکدار هەیە بۆشی مهم نییە سندوقی انتخابات؟ چۆن هێزێکی هەیە قەیرە قانونیە، قانونی نییە، نایاساییە بە گوێرەی دەستوری عێراق. ئەوڵەن بوجەی ئەم هەموو هێزە لەکوێ تێدەیدات؟ مەعاشی ئەم هێزە لەکوێ تێدەیدات؟ ئەم هێزە خۆ هێزی بەرگری نەبوو. تەوەجۆ بکەن لە یاسای عێراقی فدراڵە ئەڵێت هێزی نظامی عێراقی فدراڵ نابێ لە بەرامبەر خەڵکەوە بەکار بێت و بۆ سەرکوتی خەڵک بەکار بێ. لە کاتێکا لە کوردستانە ئەم هێزی پێشمەرگەی قارەمان سەرزەلە بۆ کوشتنە خەڵک بەکار هات. هەفتەی شوبات بەکار هات، شەڕ ناوخۆیی بەکار هات. کارێکم نییە بینەوە ئەم لاوە لە 2003 دوای یاساکە. هەفتەی شوبات بەکار هات، گەڕانیە بەکار هات، بۆ کوشتنە ڕۆژنامەوان بەکار هات، بۆ لێدانە مامۆستا بەکار هات. ئێوە بوون بە عاملە سەرکوب هێزێکی قەیرە قانونی نایاسایی بەڕێگەی دەستوری عێراقی و خەریکی سەرکوتی خەڵکیشن. یعنی لە یاسا وچوویەتی ئێوە کارتان ئەوە نییە و ناتوانن تەداخولی تیا بکەن. بۆتان نییە تەداخولی تیا بکەن. باشە ئێوە 2 میلیشیای نایاساییتان هەیە، بۆ بەغا 15 ساڵە بەسییان بۆ ناوە، بۆ بەغا ئەمانە لاناوە. لە دەستوری عێراقیە ئەڵێ دەوڵەتە فدراڵ و دەوڵەتە مەحەلی، یعنی دەوڵەتی ئیقلیم، حکوومەتی هەر حەلیم بۆی هەیە. حکوومەتی حەلیم نە حزب، حکوومەت بۆی هەیە پۆلیس دروستکە، گارد دروستکە و دەستگای ئەمنی دروستکە. مەحەلیەویش نە حیزب. بۆ بەغایەوە چەک ناکە مەگەر یەک بەرژەوەندی تیابێ. بەرژەوەندیەکە ئەمەسە: ئێوە دوانی زامنە پاراستنە تەمامیەتە ئەرزی عێراقن، یەکریزی عێراقن. بۆ لەبەرەوە ئەگەر کوردستان یەک دەست بێ، خەتابی کوردی گەورە بێ، ناسیۆنالیزمی کوردی بتەوتر بێ، هێزی ئەمنی کورد بۆ ناوچەی کورد، هەنی خەڵکی کورد بێ، ئەو جانبکانی هەیە بەرەبەرە خەڵک بەرە و سەر بەخۆی بڕوە. بەڵام ئێوە لەبەرەوەی 2 میلیشیای حیزبین بنەماڵەیین، هەر کامەتان ئامادەگیتان هەیە بۆ پاراستن خۆتان و میلیشیاکەتان ببن بە نۆکەرە کەسێکی تر.
و هیچ کامیشتان ناتوانن ئەکسەریەتە کورسی بەدەست بێنن بۆ دروستکردن دەوڵەت یا ئەبێ ئیعتلافی بێ یا ئیتفاقی بێ. اتفاقی یعنی سازان ئەو کارە قێزە و نەعەشیرەیە ئێوەیەکەن سازیین دەرگا داخەنەوە ڕۆنە پشتر یەکتری و لەگەڵ یەکتریا ئام نعمەتەوە ئەم سفرەی کوردستانە بەشەکەن لەبین یەکتریا با بەشیکەین بۆ من و ئەو پۆستی بۆ تۆ پۆستی بۆ من و پۆستی بۆ تۆ پۆستی بۆ من و کۆڕی باوکی خەڵکی ئەسم بەلایشتانە مهم نییە کۆ 150 خەڵکی کوردستان بەشداری نەکردی لەم دەنگدانە وەقینی لێتانە و ئێوە بە دز و جەردە و خاین و کەسافەت دەزانی چ باکتان هەیە ئەسڵحەتان هەیە و پوڵتان هەیە و دز و درۆزن و خوێڕین و گەواد و جەردە و بێشەرەف و دانیشتون ئەی خێڵتان بۆ ناتوانە بۆی خۆ قسەی زلزل و یاساتیرین و قانونەبین و یاسابین و دەموکراسی و بەڕاستی و ڕێنە یعنی ئەڕۆنە بەغا چ ئەکەن ئێستا ڕێنە بەغا ئۆکەی هیستەکانە بەغاش خۆ و خەڵکە بەغاون خەڵکە عێراقی خەڵکە عەرەبە عێراقیونە بە شەرەف بوون لەم انتخاباتە فاسدانە بەشداری ناکەن دەنگ نادەن بەم سیاسی و نەفاسدەی عێراقە نایکەن ئێوە خەڵکە کوردستانتان کە دەنگیدا بوو بەسەر بەخۆی وادار کرد بە دەمامە و بە تەعاتر و بە پوڵ و بە تەتمیع و بە ترس و بێن دەنگ بن هەرشی دارزین یعنی بەڕاستی دارزین ئێوە لە کاتێکا لە کوردستانە 150 دەنگ دەدەن لە بەغا 130 دەنگەدات کەواتە ئێوە لە بەغایی عێراقی ترن دەی بۆ دوو پرۆژەتان بۆ عێراقە گەورە نییە بەدەسۆ دەی بۆ هەر درۆز نییەکەن دەی بۆ لیاقتتان نیە بڕۆنە سەراسەرە عێراقا حیزبێکی یەکدەستی ملی دروستکەن بەڵکو هەموو کورسیەکانە پارلەمانە عێراق بگرن بۆ سەراع ناسیۆنالیزمە عێراقیەوە نایگرنە دەسەوە تێمەگە ماڵپەنی عێراقی نیەن مەگە خۆتان ئەم دەستورەتان نەنووسیدە مەگەر ئێوە لە عەرەبەکان زیاتر بەشداری ناکەن لە هەڵبژاردن دەخۆ ئێوە لە عەرەبەکان عێراقی ترن تۆ کابرا عێراقی بەلای مهم نیە ناڕادەنگ بە بەلایەن و فاسدەوە لێ تۆ ئەڕۆیی دەی یانێکتە بە 60 کورسی قۆڕ لە پارلەمانی عێراقا چ بکەی پێ دوایە لێوێشە ئێتفاق کرێ سازانە کرێ لەبەرەوەی ناگا بە ئێعتلاف لەبەرەوەی هیچ کەس ئەکسەریەتی نییە دەوڵەت دروستکە ئێوە ئەسازێن و پۆستان پێدەن و بودجەتان پێدەن و هەر بەم ڕاحەتیە ئێوە بەڕاستی هێزن ئەمە ئەوانەنە ئێوە باسی ناکەن بۆ خەڵک سەرکەن خەڵکە کوردستان بڕۆن یاسای عێراق بخوێنەوە یاسای دەوڵەتە فدراڵی بخوێنەوە بڕواتان هەبێ کۆپی کراوە لە یاساکەی سەدام و حیزبی باس تازە ئەگەر کاتی خۆی فقط یەک جریانی سنتراڵی مرکزی هەبوو یەک دیکتاتۆر هەبوو سەدام حوسەینە ئێستا لادێ بەلادێ دیکتاتۆریشی تێیە خۆ مەگەر ڕفێق حیزبی ئەیتوانی تەعەدای تۆ بکە پدەریان دەراورد عێراق یەک نێرەکەریتیا بوو ئەوی سەدام حوسەین تۆ بۆ ئێستا ئەتوانی کلک درێژکەی بۆ نۆکەرێکی بەرماڵی بارزانی ئەتوانی کلکێ درێژکەی بۆ نۆکەرێکی بەرماڵی تاڵەبانی قامکە ئەشکێنن لادێ بە لادێ 20 کیلومتر بە 20 کیلومتر دە دیکتاتۆری واتیە دەخوێن ڕێژ و پیاکوژی واتیە باشە ئێوە ئەم گشتە بەهاتانە بە خەڵکە کووردا بووداتان بۆ سەربەخۆیی نەبوو بۆ کیانە کوردی نەبوو بۆ ناسیۆنالیزم کوردی نەبوو ئێوە ئێستا ئێنی خە بە منەگرێژ دوو بابایەکی ئێرانیت بۆ قساکەی نا من کوردێکی کوردستانیم ئەو خاکی کوردستانە تەقسیماتی ئێوەیشم قبوڵ نییە و ئەگەر زەمانێک ئەم دیسکۆرسەی ئێمە تەشەنە بستێنێ لە کوردستانەوە ئێوەمانان بەدەستی ئێمەمانانی کورد محاکەمە ئەکرێن ئێوە ناتوانن ئێمە تەفکیکەن و لە هەر کوێ پێتان خۆشە کاسبیمان پێوە بکەن و ڕۆژهەڵات و باکوور و باشوور و ئەوانمانە پێ بفرۆشنەوە ئەوە خاکی کوردستانە مڵکی ئەژدادی ئێمەیەوە خەریکن ئێوە تاڵانی ئەکەن و ئەیفرۆشن و میلەتەکەی کاولەکەن بە درۆزنی بەخیانەت داستان ئەمەسە خەڵکی کوردستانی مستعمرەکراو لەلایەن عێراق و دەبێ بینکول نابوود بێ هەرێزی هیچ مەقاومەتێکی تیان نەمێنێت و بەدەستی کورد وایە پێ بکرێ بەدەستی کێ بەدەستی مەهاراجەکان و نەوابەکان
بە دەستی مەهاڕاجەکان و نەوابەکانی کورد. ئەمانە هیچ وەک ناگەن بە ئەکسەریەتە کوردستان. با بزانن ئەوانەی کە پارلەمانیان هەیە و بێدەستور، پارلەمانیان هەیە و بێ قانونی ئەساسی، ئەو درۆزن هەنە هەر لەو پارلەمانە هەر لەو دەستورەی کرد موسا بوویان ئەو ساڵی 2005 تەسویب نەکرا، باسییان لەوە کردبوو کە کەس بۆی نییە کوردستانی منشەق بکە. بەرەوەی ئەزانن ئەوەی لە کوردستانە دروستیان نەکردووە ڕۆحی نەتەوەی و ڕۆحی میلیە. ئەوان هەموو سروەت و قودرەتێکیان بەکارهێناوە کە خەتابی حیزبی و بنەماڵەی و عەشیرەیی دروستکەن و ئەمانە فقط بە پوڵ و بە فەساد ڕاگرتووە کە کوردستان منشەقکەن. با بزانن کوردستان دەبێت لە دڵا بێ و لە دڵی ئێمەمانانە هەیە، لە دڵی ئەو لە 150 کە دەنگی نەداوە هەیە. ئێمە بەرەبەر زیاد دەکەین و ئێوەمانان ئێمە چەکتانەکەین، حتمما چەکتانەکەین، بەر لەوەی کە ئەگەر حکوومەتی عێراقی ڕاتانەگرێت چەکتان ناکە لە بەرەوەی ئەزانێت ئێوە باڵانستان ڕاگرتووە کوردستان سەربەخۆ نەبێت، ئێوە باڵانستان ڕاگرتووە بۆ خۆفرۆشی، ئێوە باڵانستان ڕاگرتووە بۆ گەندەڵی، بۆ دزی، بۆ کوشتنە مەردەمە کورد، بۆ لە بینبردنە ڕۆڵەی دلێر و تێگەیشتووی کورد. ئێوە درۆزنانە کوردستان، تەواوی ئەو دەم و چاوە درۆزنانەی و ئەمڕۆ زریکە زریکیانە بۆ دەنگ بگرن بڕۆن کورسی بگرن کە چی بوێت. خەڵکی کوردستان مافەکانتان دەستەبەرەکەین، مافەکانە خەڵکە کوردستان چیە دەستەبەریەکەی؟ معاشی بۆ تێری لێخۆ سەید ڕەئیس معاشی باشتریەدایە، تۆ معاشی بۆ تێری، تۆ کەرامەتت پێوە نەهێشت، تۆ غورورت پێوە نەهێشت. ئای مەسعودە بارزانی، تۆ خەجاڵەت ناکێشی بە 70-80 ساڵ سن و پێت وا لە بیگۆڕ و خەریکی ئەتۆپی ماڵی دنیا وای لێ کردی کەرامەت و عیزەت و ئەخلاق و شەرافەت و مەردانەگی و کوردایەتیت فرۆشت. دانارزەی شەرم نادگرێت، لە ڕیشی چەرمەگە خوات شەرم نادگرێت. تۆ ئەگەر کورد بایتان نەریتی کوردی سەی تەقاندی، تۆ سەکتە دەکرد ئەمردی. هەر کەسێ کەسە حرفێکی بەسە بێ شەرەف بۆ کوێیەوەی بۆ قەبریەوەی لەگەڵ خۆتا بابات بردی. تۆ بۆ مەفهومی سەربەخۆی کوردستانت وا فاست کرد بێ شەرەف. ها کە لوچکەکەی برازاگە بێ بێژێ ئەوە لەبەر گفتوگۆ کردنەوەی بابی گفتوگۆ لەگەڵ بەغدا بوو. تۆ خجاڵەت ناکێشی لە ڕیشی چەرمەگە، لە پێی لە بگۆڕە. بۆ شەرم نەبوو بێ شەرەف ئەو گشتە خەتابەت دا با کەس نێت و کەس تەعەدامان نەکات و کیانێ سەربەخۆ دروست ئەکەین و تۆ یەکەم کەس ڕووی دەنگەدا، یەکەم کەس ڕووی دەنگدا بە دەوڵەتە عێراقی دووارە. تۆ نە دنیات هەز نە قیامەتت هەز نە ئینسانی دروسی بێشەرەف لە دوای بێشەرەفیتان بخۆتان تۆمار کردگە لە خاکە کوردستانە و بابزانن تف لە گۆڕتانەکەن، تف لە ئسپرمتانەکەن و تف لە وجودتانەکەن. مشتی خائنی دروزن. حەجێک لە مەردانەگیتان نەبوو، حەجێکتان نییە لەم دنیا افتخاری پێ بکەن، حەجێکتان نییە بڕۆنە دەرگای خواپی. ئێوە چین؟ دعبان بەشەرن، فاحشەن، لەشفرۆشن، چکارەن ئێوە؟ بابای ئەمریکایی، بابای جوولەکە، بابای ئوروپایی لەسەر ئەخلاقەوە ئەتوانێت دەنگی خەڵک بگرێت و بڕوات ببێ بە ڕئیس جومهور و سەرۆک کۆمار. سەرۆک کۆمارێکە خۆی لەسەر بنەماهای ئەخلاقی وە هات بێت کە سەیری تۆی قێزەونی درۆزنی بێ ئێرادەی بێ پرنسیبی بێ کرامەتەکە و کوژنە قەحبەیە سەیرە دەکا. تۆ وەزانی بۆ تۆ ئەرزش قایلە یا ئەوانەی کە بە تۆ دەنگەدەن؟ تۆ بەرەو دوات هەز، تۆ بەچی خەریکی خەڵکی کوردستانە کەوتنی؟ بەچی؟ گەرەکە چی بەدەست بێری؟ پوڵ، مکنەت، کۆشکەکەی مەسیف سەلاحەدینە یا بدە ماڵی فاسدە تاڵەبانی؟
ئێوە پێتان وان نەبێت ئەمانە عمرێکی کورتە بۆ مێژوو 10-15 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵ هیچ نییە وەڵێ تف و لەعنەتەکانە مێژوو لێتان ناوڕێتەوە ئێوە جەماعەتی دروزنن و ئەمە خەڵکە کوردستان ڕۆژێ ئێخەتان پێگرێ دەبوایە وەختی دەستورتانە کرد و خەڵکی کوردستان ژیانێکی بەختەوەر و خوۆشگۆزەرانتان بۆ تێرین خەڵکی کوردستان بدە خوۆشگۆزەران چۆن تێریت خوۆشگۆزەران ئەمانە وێلفرستێکیان تەرجمە کردگەس و خوۆشگۆزەران خەڵکیش وێزانێتە خوۆشگۆزەرانیان نێگردەمژە ئێوە چۆن ئەمە دەستەبەرەکەن دەوڵەتی فدراڵی عێراقی ئێژێ ئێوە میلیشیاتان هەست غەیرە قانونیە ئێژێ ئێوە دەستان بەسەر ئایداتی کوردستان و گومرکات و خطوتی ترانسپۆرتیشنی کوردستانەوە گرتگە بە زەویوی و بە هەواییوە ئێژێ ئێوە بەرامبەر بە شارۆمەندی عێراقی دیسکرمنیشن و تەبعیزتان هەیە دەستوری عێراقی جێبەجێ ناکەن ئێژێ ئێوە بازرگانیەکەن ارتباطاتی منتەقەییتان هەست لەگەڵ دووەلی دەور و پشتە و بێ دەخاڵەتە حکوومەتە فدراڵە خەریکی فرۆشتنی سامانە سروشتیەکانن یعنی تو ئەڕۆی تۆ بەغا تەمامی ئەمانە تەسلیمەکەی میلیشیای پێشمەرگە و چەکەکەی ئاوت فەنکچی خوێڕیانە تەمامی گومرکاتە خێتە بەردەستیان سامانە سروشتیەکانە کە تەحویل داگن ریزی بانکی و پوڵەکان دزیکتە تەحویل دەدەیتەوە تا ئەو جار حکوومەتە مەرکەزی بودجەت بوو بەنێری حکوومەتە مەرکەزی عێراق تۆیە کە خۆت بە عێراقی ئەزانی مەواطنی عێراقی ئەزانی بەرنامەت نییە بۆ عێراقی فاسد بۆ خەڵکی بەغا لە 130 ناڕوا دەنگ بات لە 130 خەڵکی عێراق دەنگی دادا بۆ ناڕوا بۆ تۆ پرۆژەیەکە پێ نەبوو خەڵک بێ دەنگ بە تۆ بە مەگە تۆ عێراقی نیت تۆ بۆ نەتگەرەک بوو حاکمی بەغاتۆبی تۆ عێراقی دیتر خەڵکە کرد بە عێراقی و کوردستانە کرد بە عێراقی و گشتی تۆ ڕەهات بوو فۆرەن سڕە کرد و حکومە دادگای فدراڵی هات وتە قەڵەتم کرد و ڕاستەکەیت و گفتوگۆ گەرەکمانەوە بکەین و مەسە باڵاوەرزیش بدە ڕووی ڕۆ ڕێیدا دوێکە دەنگیدا دە باش ئەمانتانە بوو کرد ئیسە چۆن ئەتوانن خۆشگۆزارانی بێرن بۆ خەڵکی کوردستان خۆشگۆزاران مەسەڵەن ڕوون لە بەغا چیەکەن ڕۆن ئێژن ئالەگاس بسازین و لەگە ئەتلافی شیعەکان بڕۆینە ناویان و بێژن تخوا و بەشی ئێمەش بێن و ئێمەش بەشمان گەرەکە و ئەمانە گەرەکتان وا بکەنە عادەتتان کرد کە ئێوە ئەزانن یاسایانێکی ئێوە هەموو شتێکتان لە ژوورە تاریکەکان ئەو دروزەوەی ئەسانزان دموکراسی یانێکی و کۆمەڵی دروزنن ئێوە بێژگە لە سازان شتێکی تریش زانن زان ئیعتلاف یانێکی گەرەکتە بڕۆی بسازی ماوەڵیان تەکا بکەی چۆن ماوەڵیان تەکا بکەی خەڵکی کوردستان ئەزانی ئێمە بۆ ئەمانمانەوت لەبەرەوەی ئەمە بۆ مێژوو بمێنێتەوە ئەم درۆزنانەمانە ناژن بە خەڵکە کوردستان و خەڵکی کوردستانش خۆی ماندوو ناکە خەڵکی کوردستان ناڕوای خەبەم درۆزنانە بگرێ بێژە کاکە تۆ چۆن هەڵبژاردن ئەەکەی لە ژێر دەست دوو میلیشیا بێژە کاکارێ تۆ چۆنە ڕۆیتە پارلەمانێک یاسای نییە کورە کاکە قانون ئەساسی نییە تۆ چۆن ئەکرێ قانونی یاڵەتی بنەوێت تۆ بتوانی لەسەری قانون دابنێ ئەکرێ مەگەر دێ ئەگەر بەیسەکەی قانونی دەوڵەتی عێراقی فدراڵ ئیتر نوێنەرە لە بەغا بوو هەیە ئەگەر نوێنەرە لە بەغا بوو هەیە ئیتر بۆ پارلەمانە لە کوردستان هەیە ئەرێ بابا یەکی بێمانە حەلکا بۆ ئێمە لەسەر ئەمانە قسە ناکەنە دزیە و نەوتە و پارەدزن و پارەنیە و پارەهەیە و پەرەنیە و ئەکسی فڵانی بخەنە دەرەوە و ئەکسی فڵانی بخەنە دەرەوە دروزنی کۆڵی خوێڵی دروزن ئەقڵ بچووکی عەشیرەی دواکەوتن سیمایەکە لە مردمی کورد دەریەخەن سیمایەکی دواکەوتوانەی تاڵان کارانەس کورە ئافرین خەڵکی سلێمانی
بژی خەڵکی سلێمانی 150 دەنگ نادات. بژی خەڵکی هەولێر 150 دەنگ نادات. بژی هەڵەبجەی سەربەر 160 دەنگ نادات. بەم هەموو کەسافەتەی کە کردتان، بەم هەموو درۆزنەی کە کردتان، خەڵکی کوردستان با بزانن باوەڕ فەرمونون حکوومەتی عێراقیمانەی پێویستە دەنا مەشیار چەکی کردایەنە. باش بزانن ئەم جەریانە لە یەکترازان و تەزویر کراوە و دەبێت بەدەست هەژمارە بکری و هەژمار دەبێت و هەژمار نابێت و ئەمانە کایەس لە بینی خۆیانە. دابا بزانین حکوومەتی مەرکەزیەوەنە قودرەتی هەست بتە پاتەمری سەریان ئەم درۆزنە جەردانە. هێزی پێشمەرگیان بۆچی دروست کردگە؟ خەڵکە کوردستان بپارێزێ، سنوورە کوردستان بپارێزێ، شۆڕشی کوردستانەکانی تر گەورە بکە، ناسیۆنالیزمی کوردی پتەوتر بکاتەوە. دێخۆ لە شنگال مقاومەتیان نەکرد، دێخۆ لە کەرکووک مقاومەتیان نەکرد، دێخۆ ناتوانن بەری هێرشی ئەرتەشی تورک بگرن، ناتوانن بەری هێرشی سپای پاسداران بگرن، ناتوانن. بەڵام لە ڕانیە توانن خەڵک بکوژن، هەفتەی شوبات دەتوانن خەڵک بکوژن. زۆر بەڕاحەتی ئەم هێزە فەقەت بۆ میلەتی کورد دروست کریاگە، فەقەت بۆ ئێمە دروست کریاگە. ئێژێ حیز بۆ خاڵی خۆی فێرە، ئەمەسە ئەمانە فەقەوە خاڵی خۆیان فێرن. ئەم هەڵبژاردنەی کوردستانی مستعمرە لەلایەن عێراق و دەرسێکی گەورەس و هەموو کوردستانیەکانی تر کە ڕواڵەتی قێزەونی ئەم دەم و چاو و دەمامەک لە بەرانەی کورد بناسن تا بە ئیمڕۆ مەوجودن بە ورد و دەرسیانە و تەمامەن بنکل بە ئیسلامی و بە سەکولار و بە پارتی و بە یەکشێتی و بە تەمامی ئەم ئەحزابانەی کە هەن، ئەمانەی یەک لە دوای یەک لەسەر فەساد و گەندەڵی یەکتریا هەستاون، شکر یەکن، قیافەی یەکن. ئومیدی ئێمە بەڕاپەڕینی خەڵکی کوردە و ئومید و خولیامان بەستووەتەوە بەو لە 150 کە نەڕۆشت بەشداری بکات. و پێمان وایە ئەوانە کوردی کوردپەروەری نیشتمان پەروەری ناسیۆنالیستی دەوڵەتخوازن و حتمەن لە ڕاپەڕینە عەسڵیەکە بەرامبەر بەمانە دەوەستن و بەرامبەر بە داگیرکەرانە کوردستان دەوەستن. و هێزی میلیشیایی ئەوان فقط بە هێزی میلیشیایی جواوە درێتەوە. با بزانن بە هێزی مسلح جواوە درێتەوە، با بزانن نە پێگەی مەردمیان هەست، نە خەڵک حەزیان پێەکە، تەنانەت ژن و ناڵەکانی خۆشیان حەزیان پێ ناکەن، هەر دەقیقە پارە و دزیەکە و گەندەڵیەکەیان لە دەست دەرچێت. ئەمانە ماگنۆ نۆکەرە وڵاتانە دەور و پشت بن لەبەرەوەی ئەربابە ئێمە بمێنێنەوە. یعنی حازرن ژنیشیان بنێنە ئەختیارە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی لەبەرەوەی بەسەر ئێمە بمێنێنەوە. ئەم اتفاقاتەی کوردستانی عێراق و هەڵبژاردنانی کوردستانی عێراق داستانی هابەشوێنەوە، ئاوا تەواو نابێت. با بزانن حکوومەتی عێراقی دەبێ بەرەو هەڵوەشاندنەوەی ئەم بنەما فدراڵیە بڕوا، تەنیا ڕێگەیەوە سەر وەیکا ئەم کارە ئەکا. ئەگەر شخصێکی بەدەسەڵات بێت لە عێراقا کە ئەم حکوومەتە تایفیە کۆکاتەوە، ئەم هەموو تەناقوزە لە عێراقا کۆکاتەوە کۆیەکاتەوە و کوردستانیش ئەوڵنجێگەس بە بەهانە پتە باتە سەری 2000 بەهانەی هەست پەلاماری بە بگرێ سێشە بتوانن ئەو کارە بکەن، ئێستش بتوانن ئەو کارە بکەن. با بزانن نەسی سەریحی قانونی فدراڵی عێراقا ئیستە یەکێتی و تەقانەی نەکردووە، ئیستە پارتی تەسلیم نەبێت، یەکێتی تەسلیم نەبێت، داوا لە حکوومەتی مەرکەزی عێراق بکرێت چون خەریکە یەک پارچەی عێراق لەبینەوەن ئەو دوو هێزە بەن لە یەکتری، ئەو دوو هێزە بەن لە یەکتری، یەک پارچەی عێراق خاتە خەتەر و حکوومەتی مەرکەزی توانێت تەداخلی تیا بکە لە ڕووی یاساییەوە. وڵاتانی دنیاشی لە پشتە
غەربیشی لە پشتە. کەواتە ئەم بەزمەی ئەمانە دروستیان کرد لە کوردستانەوە با بزانن لەو عێراقە 143 حیزب مەوجودە، یعنی 143 حیزب لە هەڵبژاردن بەشداری کردووە. ئێتر دەیانێ حیزب نەماوە و مەکتەب نەماوە و فرقە نەماوە و تایفە نەماوە حیزبێ بە خۆی دانەنی. 144 خەڵکی عێراق هەمووی بەشداری کردووە. لە کوردستانیشەوە ئەو درۆزنانەی کوردستان ئێژن 150 درۆەکەن. 150 لە کاتێکە ئەوانەی خەریکی سنووقی هەڵبژاردنەکە هەموو خەریک بوون سەوزایان پاکە کرد، ئەوەنە سەریان کاول بوو کەسی پیانە بوو. ئەم پرۆسە بە ناوی دموکراسی و خەباتی مەدەنی و ئەم چرت و پرت و خۆزعبەلاتی ئەم دەلە دروزنە فاسدانە هاوردبنیان تەواو بووە. وتم پێتان ئەمانەی کە باز لە یاسا و دکتۆرم و شەهادەم هەیە و بەڕاستی و قسەی سیاسی بکە و ئەمانە نایەن بە ئێوە ئەمانە بژن ئێوەش بڕۆنی خەیان پێ بگن دابێرەکدا بزانم پێدەر سوختە تۆ بوو مەفهومی سەر بەخۆی خراوەکەی تۆ چۆنە ڕۆیتە بەغا خواشک و زەرانی تێری چۆن خۆشک و زەران بەڕاستی دەبێ یەک ڕیز بین بەغاوی کڕێک دەنگ بین و مافەکانمان بچەسبێنی تۆ گەمژە نەتوانی گە لە دەستوری عێراقیە مافی خۆت بچەسبنی خۆتە کردە بە عێراقی ئێستا ڕۆیتە پارلەمانی عێراقی مافیە مەردمیە کوردستان بچەسبێنی خوشک و زەرانی بێری مەسەڵەن بوجە بگری خوشک و زەرانی تێری تێ مەعاشە دەی خوشک و زەرانی کاورا ناتوانێت لە خۆی دیفاعکە. کاورا یعنی کێ؟ یعنی کۆمەڵ یعنی یەکگرتو یعنی کێ؟ یعنی هاوپەیمانی یعنی کێ؟ یعنی نەوەی نوێ یعنی کێ؟ یعنی گۆڕان ناتوانێت لە خۆی دیفاعکە لە مافی تۆ دیفاعکە خەڵکە کوردستان ئەو ناتوانێت لە خۆی دیفاعکە. ئەمانە گشتیانی یەکێکن، ئەمانە گشتیان پلانیان کردگە بۆ گیانە مەردەمە کوردستان. گەرەکیانە گیانە ئێوە پارێزن گیانە ئێوە پارێزن بەختەوەری بۆ ئێوە لێرن لیان پرسن بە هەڕاجە چی لیان بپرسن ئەم گشتە کابلکاریتانە بەسەر کوردستانە هاورد هەڵەبجە ئەنفال کیماباران لەسەر چی؟ لەسەر ئەوەی بڕۆنە بەغا ئێخۆ سەدام حوسێن ئەمانەی دابوو بابا بێشەرەفینە سەدام حوسێن ئەمانەی دابوو بوو ئەو هەموو بەهاتانە بە خەڵکی کووردا کورە ئێوە فقط لەشی کورتان نەکوشت ئێوە ڕۆحی کورتان کوشت. ئەخ گەل حۆتۆ پێت وایە ڕیفراندۆمێک لە کوردستانی مستعمەرەی عێراق کردو بەس خەڵکی کوردستانی مستعمەرەی عێراقی لەبەین برد کورە سەربەخۆیی بوو هەموو کوردستانان لەبەین برد کورە بەس لە کوردستانی داگیرکراو لەلایەن ئێرانەوە ئەو شەوە 750 کەس گیریە بڕێکیان شەهید بوون بێشەرەف تۆ کردت لەبەر خاتری ئەوەی بڕۆیتە بەغا تۆ نە وجدانت هەز نە ئەخلاقت هەز نە پرنسیبت هەز نە خوات هەز نە پێغەمبەر تۆ چیت و حەفیت و دەعبایت و گەوادیت و چکارەی تۆ چیت لەم دنیا ئەخ تۆ کێی تۆ لە هەر مەکتەبێکی فکری بەشەریا لێوبەن حیوانیان لێوبەن جواو نای تۆ ئەوەنە پەست و بێشەرەفی دەوستە بڕۆ ئینتخاباتەکانتان کۆکەنەوە بڕۆن کورسیەکانتان کۆکەنەوە دەوڵەت ئێتلافی دروستکەن دەوڵەت ئیتفاقی دروستکەن بسازێن و یەکو بسازێن بۆ گیانە مەردەمە کورد بۆ کوردستان بسازێن خەڵکی کوردستان ئەوانەی لەم هەڵبژاردنە بەشداریان کرد مەسئلەی سەربەخۆیی کوردستانیان بەگاڵتە گرت دەنگە خەڵکە کوردستان و 97% خەڵکی کوردستانیان بەگاڵتە گرت تەوهینیان بە ڕۆحی میلی کورد کرد
تەوهینیان بە کرامەتە کورد کرد و تەوهینیان بە نیشتمان و بە سەرزەمین کرد و خیانەتیان پێ کرد. ئەوانەی کە زانیان و ڕۆین دەنگیاندا هاودەسە خائینان و ئەوانش نەیانزانی لە ڕۆژانە داهاتووە هیوادارم باشتر حاڵیان بێ. ئەوانش با بزانن فارسێژێ باوەڕەکەج بە مەنزل نەمیرەسەد، باری لار ناگا بە مەقسەد، ناگا بە جێگەی خۆی. ئێوە هەتا هەتایە نایبن، ئێوە هەتا هەتایە خەڵک ناتوانن بگەوجێنن. با بزانی ئەو دەنگانەی ئێمە خەڵکوک و ئاەتە پیرۆزەکان دەست بەدەست ئەیگەڕێنێ بە ئەشتها وەک ژووی لێ ئەگرێ و ڕۆ ئەچێتە ناو ناخە ئینسانی کوردۆ. و با بزانن شۆڕشی تۆکمەی کوردی دوای 100 ساڵ تەزویر و درۆ و ڕیا و کەسافەت و خیانەتی ئێوە دەست پێیەکە. و با بزانن ئەوەڵ دەفە ماڵی خۆمان ئەتەکێنین، با بزانن ئەوەڵ دەفە تەکلیفمان تەکی خائینینی کووردا ڕۆشن نەکەینەوە. ئەوانەتان هیچێکی کوردتان بۆ مهم نەبوو، ئەوانەتان هیچ بەزەی یەکتان لە دڵا نەبوو، ئەوانەتان هیچ تعریفێکتان لێ ناخوا بێجگە لە بوونەوەرێکی بێشەرەف. بزانن ئەم خەڵکە کافیە وشیار بێتەوە، ئەم خەڵکە کافیە یەخە بە ئێوە بگرێ و بزانێت بڕوالێتان بپرسێ بێژێت مەسئولی بێمەعاشی ئێمە ئێوە بوون کە دەوڵەتی عێراقیتان دروست کرد. ئێوە خۆتان پێشێلکردنی قانونی ئەساسی عێراقتان کرد، پێشێلکاری ئەسڵی ئێوە بوون. دەی ئەگەر گەرەکتان و پێشێلیکەن بۆ داتانیا، دەی ئەگەر داتانیا بۆ ئیمزاتان کرد، بۆ نیاتان بە گشتپرسی، بۆ قوبوڵتان کرد، بۆ ئەیشکێنن. قوتی خەڵکی ئێوە بڕیتان، خەڵکی کوردتان ئێوە دا بەکوشت، بازیتان بە ناوچەکانە کوردستان و خاکە کوردستان ئێوە کرد. ئەمڕۆژ حکوومەتە عێراقی هەرچیەکتان بەسەر بێرێت، حکوومەتە عێراقیە و ئێوە تەئیدتان کردگە. هیچ کام لە ئێوە ناتوانێت، هیچ کام لە ئێوە ناتوانێت حکوومەتێکی عێراقی بە بیانی بزانێت چون ئێوە حکوومەتە عێراقیتان دروست کرد. خائینانە میلەتی کورد، بێشەرەفانە ملەتە کورد ئێوە دروستان کرد. ئێوە ئەم یاساتان نەدانیا، بێشەرەفانە ملەتە کورد. و ئەم وەزعە بۆ ئێوە هەتا هەتایە ناڕواتە سەر. با بزانن و با بزانن ئەم فیدراالیە دەبێت تەواو بێت و تەواوی یەکەن پێتان. ئێمە لە ڕۆژانە داهاتووترە لەسەر ئتفاقاتە کوردستان قسە ئەکەین، گەرچە ئێمە پێمان خۆش نەبوو دەستبەرین لەسەر کوردستانەکانی تر قسە بکەین، چون پێمان وابوو کوردستانەکەی لای خۆمان زۆر کاولترە، بەڵکو بتوانین تەکانی بین. بەڵام مەجبورین وەختی ئەگاتە مەسئلەی کورد بە عام مەجبورین لەسەری قسەکەین، مەجبورین لەبەرەوەی بتوانین ڕەوتێکی دروستی شۆڕش لە کوردستانی خۆشمانە تعریفکەینەوە، بەڵکو ببین بە نمونە بەڵکو تەشەنە بسێنین بە کوردستانەکانی ترا، بەڵکو بیری کوردی و فکری کوردی و هرزی کوردی و شۆڕشی کوردی تەشەنە بسێنێت، بەڵکو بیری سەروەری کوردی تەشەنە بسێنێت. بۆیە هاتین لەسەری قسەمان کرد. دەنا ئەگەر زیاتر خۆمانمان پێمان دوو بکردایە باشتر لە خزمەتتان نابووین. دەرەنجامی ئەم هەڵبژاردنانەی ئەم جارە هیوا و ئومێدێکی هاوردە ناو دڵم کە لە کوردستانی مستعمرەی عێراقا خەڵکی شۆڕژگێر ماوە، خەڵکی کوردپەروەر ماوە. 150 سلێمانی، 150 هەولێر، 160 هەڵەبجە ماون، خەڵکی شۆڕژگێر ماوە. و ئەم بیری
سربەخۆیە حتمما تەشەناسێنێت و حتمما هاوبیران و هاوفکرانە خۆی دۆزێتەوە. خەڵکی کوردستان بەر لە هەموو شتێک دژمنانە ئێمە بەدەست کورد ئێمەیان خەساندگە. و ئەمەش لە نەبوونە ڕابەرانە دلێر و بە ئەخلاق و ئاقڵە، لە نەبوونە دیسکۆرسێکی نەتەوەیی تۆکمەی شۆڕشگێڕانەس و هیوادارم بەرەبەر ئەم دیسکۆرسە دروست بێت و ئەو ڕابەرانە بەرەبەرە دەرکەون بۆ خەڵکی کوردستان و بتوانین لەم سەردەمە و لەم مێژوە ئێمەش وە چرخانێ لە مێژووی خۆمان بکەین و مەسئولیەت بگرین. خەڵکە کوردستان، ئەگەر مناڵەکانتان عەزیزترین و جوانترین و پیرۆزترین شتی ئەم دنیایەن کە هەتانە، هەروە کە بەرامبەر بە چارەنووس و داهاتوویان دەبێت بەخەمبن، دەبێ بزانن چارەنووس و داهاتووی ئەوان لە سەربەستی و لە ئازادی و لە کۆمەڵگای ئازاد و ئەمن و لە غورور و لە ئەخلاق و لە تەربیەتەوە دێت. ناتوانانی لە کۆمەڵگایەکە ژیانکەی کە حکوومەتی فاسد بێت، ڕووناکبیری فاسد بێت، ڕۆژنامەوانی فاسد بێت، وڵاتت داگیر کریا بێت، تەلەڤیزیۆنی فاسد بێت. ئەو وڵاتە ئەمن نییە بۆ مناڵەتەوە. ئەو وڵاتە مناڵەتۆ تێیە فەساد فێرەوێت. ئەگەر ڕۆڵەکەی خۆتت خۆشگەرەک، جگەرگۆشەکەی خۆتت خۆشگەرەکە، دەبێت بەرامبەری بە مەسئولیەت ئەمەڵکەی، بە مەسئولیەت هەڵسوکەوت بکەی. شەوتان شاد.